کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەگرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کوالیتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیشت ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خوای گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ و لە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە لە گەشتی شیکاری وەرزشی. ئایزانم ئەمڕۆ لە پرێمەر لیگ کۆمەڵە یاری گرنگ هەیە. لە ئیسپانیا ئەگەری پاڵەوانبوونی ڕیال مەدریت هەیە، ئەوەی کە گرنگە ئەمڕۆ لە ئەڵمانیەوە بۆ یەکمان خولەکەش تەواو یەکلا بۆتەوانێ. ئەم باسانە زۆر گرنگن لەوەی کە بتوانین قسێکی لەسەر بکەین، بەڵام دوو ڕووداوی گرنگ ڕوویان ناوە پاژەوەی کە ئێمە تەنها دوێنێش ینی گەشتی شیکاری وەرزشی ئەنجام نەدراوە، بەڵام دوو ڕووداوی گرنگ هەیە. یۆرگن کلۆپ گرێبەستەکەی تایم 2026 نوێ کردەوە لەگەڵ لیڤەرپوڵ. محەممەد سەلاح بە باشترین یاریزانی پرێمەر لیگ لەلایەنێکێتی نووسەرانی خولەکەوە دیاری کرا. سەرەتا بە یۆرگن کلۆپ دەست پێ دەکەم، بەڵام ئەمەوێت سەرنجتان بۆ شتێک ڕابکێشم دواتر پێکەوە شرۆڤەیەکی تەواو بکەین. پاش نوێکردنەوەی گرێبەستی کلۆپ ڕەنگە زۆرێک بۆیان باس کردبن وەسفی کلۆپ و ئەم گرێبەسە ئەمڕانەرە چی کرد و چی نەکردو و ئەم بارودۆخانە باسکرا بێ لەسەر نوێکردنەوەی گرێبەستی کلۆپ. بەڵام من بە دیوێکی تر بۆتان باس دەکەم. من بە دیوێکی تر لەوەی کە ئەو نهێنیەی کە کلۆپ گرێبەستەکەی لە هاوینی 2024 کۆتاییە. ئەسێ کێشەی لیڤەرپوڵ نوێکردنەوەی گرێبەستی کلۆپە، یاخود نوێکردنەوەی گرێبەستی محەممەد سەلاح کە هاوین 2023 کۆتاییەت، یاخود نوێکردنەوەی گرێبەستی مانەیە کە 2024 کۆتاییەت. کەوابێ لیڤەرپوڵ کێشەیەکی گەورەتری هەیە لە کلۆپ کە نوێکردنەوەی گرێبەستی محەممەد سەلاحە، بەڵام ئەمانە هاتن بژاردەی کلۆپیان دیاری کرد. بۆچی گرێبەستی کلۆپ نوێکرایەوە لەم کاتەیە لە کاتێکە ئەسڵی لیڤەرپوڵ کێشەی لیڤەرپوڵ شتی دیکێ؟ هەمووتان چەند ساڵێک پێش ئێستان بیرە، پار و پێرارتان بیرە کە پرۆژەی سوپەرلیگ هاتە ئاراوە. من دانی نیەنێکە ئاوە بۆتان باس دەکەم و دەچمە سەری وە لە کۆتاییە ئەبێتەوە بەکۆی گشتی شیکاری نوێکردنەوەی گرێبەستی کلۆپ. پرۆژەی سوپەرلیگ هاتە ئاراوە، شەژیانی ئینگلتەرا بەشداریان تێدا کرد، یانەکانی ئیسپانیا، ئیتالیا بە شێوکی بەرچاو بەشداریان تێدا کرد. دواتر پرۆژەکە فەشەلیە ناو کۆتایی هاوە. پرۆژەکە پرۆژەیەکی سەرمایه‌داری بوو، گەورە سەرمایه‌دارەکانی یانەکانی ئەوروپا بڕیاریان ناکەم بتوڵێت دروست کە نەمیش بۆ دەستکەوتنی داهات و پارەی زیاتر بوو. بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ تیپەکانی ئینگلتەرا پاشەکشیان لێ کرد و ئەوەی کە ئێستا ماوەتەوە لە پرۆژەکەی بەردەوامە تەنها یانەکانی ڕیال مەدرید و بەرشلۆنە و یۆڤانتۆسن، هەموو یانەکانی دیکە کشاونەتەوانێت. لەو کاتێک کە پرۆژەی سوپەرلیگ باسکرا، ناڕەزایەتێکی زۆری هاندەران لە ئینگلتەرا دروست بوو، بە تایبەت دوو یانە گەورەکەی ئینگلتەرا، مانچستەر یونایتد و لیڤەرپوڵ، کە ئەم دوویانەی هەردووشان دوو خاوەنداری ئەمریکی بەڕێوەی دەبن کە خۆتان زانن مانچستەر یونایتد بنەماڵەی گلایزلەرەوە، هەروەها گروپی FGSیش کە خاوەنداریانە لیڤەرپوڵ دەکەن.
هاندەرانی ئەم دویانەیە ناڕەزایەتێکی زۆریان دروست کرد و بە شێوەیەکی بەرچاو ڕەخنیان لە سەرۆکایەتی یانەکە کرد و هەڕەشەی گەورەیان لە خاوەنددارانی یانەکە کرد لەسەر بەشداریکردنیان لەم پرۆژەی سوپەرلیگە. بەڵام دواتر خاوەنددارەکانیش کە کەوتنە ژێرەم هەڕەشە و گوشارە و ڕاهێنەرەکان بە تایبەتی منەمێ ناوی کلۆب بێنم لەوەی مانچەسەرانەتی خۆتان زان ڕانەرێکی زۆری گۆڕیوە بەو شێوە باڵا دەستە نەیدەتوانی بەرداوام بێت. کلۆپیش ناڕازی بوو بەوە هاندەرانیش ناڕازایەتێکی زۆرانە بوو لەبەرەوە خاوەنددارەکان هێدی کشانەوانێ لەوەی کە بەشداری لە پرۆژەی سوپەرلیگا بکەن و هاتنەوانێ بەشداری کارەکانی خۆیان کردەوە ئەو کاتەشی کە کلۆپ ڕانەراتی لێڤەرپۆڵی وەرگرت هەموو ئەو گرێبەستانەی کە ئەکرا لیژنەیەک لە کۆمپانیاکە گرێبەستەکان ئەنجامدا. بەڵام کلۆپ ئەو کاتە ڕازی بوو بە کاری لیژنەکە بەڵام داواشی کرد کە خۆشیان پشتیانتیان هەبێ و لە وەرزی ڕابردووترەوە کلۆب ڕاستەوخۆ خۆی سەرپەرشتی گرێبەستەکانی لێڤەرپۆڵەکە بە تایبەتی دوای کۆرۆنا و دوای ئەنجامانەی بۆیانەکە بەدەستیێنا خاوەنددارەکان گەیشتنەوە بڕوای کە کلۆپ و لیژنەکەی توانایەوەیانەیە بۆیە کلۆب ێستا کەسی یەکەمی گرێبەستەکانی لێڤەرپۆڵە. ئەم خاوەنددارانەی لێڤەرپۆڵ هێشتا ترسیان لە هاندەران هەبوو، هێشتا ترسیان لە ناڕەزای بوونی هاندەران هەبوو، هێشتا ترسیان لە تێکچوونی بارودۆخەکە بوو بۆ ئەوەی کە هێشتا خەمی سوپەرلیگ لە دڵی هاندەرانان نەڕەویێتەوە. یعنی لێڤەرپۆڵ ئێستا لە سەرتاسەری جا ناتوانین بڵێن 500 ملیۆن هاندەری هەیە، 500 ملیۆن بەس هاندەر و ئەندامبوونیە لە نێو پێگەی فەرمییانەکە. کەوابێ ئەمە پەستانێک لەسەر ئەم تیپە دروستەکە. هاندەرانی لێڤەرپۆڵ هێشتا خەمی سوپەرلیگیان لێ نەڕەویێتەوە. خاوەنددارانی لێڤەرپۆڵ کۆمپانیان بیر لەوە دەکاتەوە کە بێکارێکی ڕاستکە بۆەوەی کە هێمنی باڵکێشێتەوە بەسەر لێڤەرپۆڵان متمانە بگەڕێتەوە بۆیان متمانەیەکی زیاتر. ئەم متمانەیە بەچی دەبێ؟ بەوەی کە پشتگیری کەسێک دەکەن کە ڕەتکەرەوەی سوپەرلیگ بۆ بۆی کە بە تەواوی سوپەرلیگی ڕەت کردوێتەوە بەرداوامبوونی لە چامپیۆنز لیگ ژمان کردەوە و کەسە کێیە؟ ئەو کەسە یۆرگن کلۆپە. هاتن گرێبەستی یۆرگن کلۆپیان نوێ کردەوە تا هاوینی ساڵی 2026. ئەمە بەشێکی گرنگی نوێکردن ئامانجەکە بوو کە پرۆژەی سوپەرلیگ لە بیری هاندەرانی لێڤەرپۆڵ ببرێتەوە و ئەو کەسەشی کە دژایەتی گشتی سوپەرلیگی کردووە بەرداوامیان پێدا لایەنەکە کەوابێ هاندەرانی لێڤەرپۆڵ ئێوە دڵنیا بنەوە لەوەی کێمە بەرداوامی بە کلۆپ دەدەین بۆی کە لەگەڵماندا بەردەوامێت. بەمەش بیرۆکەی سوپەرلیگ لە لێڤەرپۆڵ کەم دەبێتەوە و لای هاندەران بەبەرچاوە نامێنێ. پلانێکی تری ئەمە یاخود کارێکی ڕاستی دیکەی نوێکردنەوەی گرێبەستی کلۆپ ئێستا لێڤەرپۆڵ کێشەی گەورەی نوێکردنەوەی گرێبەستی محەممەد سەڵاحە. هاوینی 2023 گرێبەستی محەممەد سەڵاح کۆتایی پێدێت و محەممەد سەڵاح داوای موچەیەکی زۆر بەرزەکە بەڵام لێڤەرپۆڵ سەقفی موچەی هەیە. سەقفی موچە لایەنەی لێڤەرپۆڵە سەقفی موچە لایەنەی لێڤەرپۆڵە دیاریکراوە 400,000 پاوەند بەڵام محەممەد سەڵاح دەیەوە کۆستێرەکانی دیکەی ئینگلتەرا لەبەرەوەی باشترین یاریزانی پرێمەر لیگەوە وانی ژۆکو باشترین ناوی دێنن محەممەد سەڵاح داوای زیاتر دەکا و حەقی خۆشێتی بەڵام لێڤەرپۆڵ وەکو وتم سەقفی پارەدانیە بۆ موچەی یاریزانەکانی بەڵام ئەلێرەوە دەرگایەک بەڕوویەوەدا دەکەنەوە هەچ یاریزانێک گیرێبەستەکەی لەگەڵ لێڤەرپۆڵە نوێ بکاتەوە بەرچاوی ڕوونە تا 4 ساڵی دیکە لەگەڵ یۆرگن کلۆپا بەردەوام دەبێت و دەزانێت بارودۆخی لە لیڤەرپۆڵدا چۆن دەبێت. لەبەرەوە ئێستا نوێکردنەوەی گرێبەستی هەر یاریزانێک لە لێڤەرپۆڵدا بە پشتبەستن بە درێژکردنەوەی گرێبەستی کلۆپ بۆ کاریگەڕی یانەکە بە ئاسانی بەرهەمێ. ئەو یاریزانە داهاتووی خۆی زانێت لە لیڤەرپۆڵا لەگەڵ کلۆپە و کلۆپیش بەردەوامە بێت لە لیڤەرپۆڵ ئەمە ژوا دەکات کە نوێکردنەوەی گرێبەستیە جاریزانێک بۆ سەرۆکایەتی و خاوەنداری یانەکە بە ئاسانی بێتە بەردەم و ئەو خاڵەشی کە مێ ئاماژەی پێدەم لەسەر نوێکردنەوەکەی کلۆپ و کلۆپ چۆن ئەم قەرارەیە. تەمان خێزانی هاوسەری یۆرگن کلۆپ زۆر کاریگەریە بوو لەسەر ئەمە
گەراگادار بوون هاوسەر یۆرگن کلۆپ بەردەوام لە یاریەکانی لیڤەرپوڵ لە نێو ئانفیلد ئامادەی هەیە و بەردەوام لەگەڵ جۆش و خڕۆشی هەندەرانە و کلۆپ وتی یەکەم شتیش کە پێشنیازی نوێکردنەوەی گرێبەستەکەم لاپەسەند بوو و بڕیارمەوە بە دەمیەوە بچم ئەو بووە کە لە کۆبوونەوەی خێزانی خۆمانە باسمان لەوە کردو و باسی لەوە کردووە کە قورسە ئێمە بتوانین لە ساڵی 2024 ئەم هەندەرانی ناو یاریگای ئەنفیڵد جێبێڵین یاخود شاری لیڤەرپوڵ جێبێڵین لەبەرەوەی زۆر قورسە بەبێ یەک پێمان ناکرێ بۆیە ئەمە بیرۆکەیەوەی لای کلۆب دروست کرد کە بەدەم نوێکردنەوەی گرێبەستەکەیەوە بچێ و هاوسەرەکەشی بەژیانی لیڤەرپوڵ زۆر ڕازی بوو و خۆشی دەڵێ لە لیڤەرپوڵ زۆر مرتاحم لەبەرەوە ئەمە هۆکار بوو بۆی کە لیڤەرپوڵ بڕیاری نوێکردنەوەی گرێبەست بە و ئەمە نهێنی نوێکردنەوەی گرێبەستی یۆرگن کلۆپ بوو سەرەڕای کێشەکانی دیکەی لیڤەرپوڵ. هیچێکی تر لە ڕووداوەکان نوێکردنەوەی یاخود وەرگرتنی خەڵاتی باشترین یاریزانی پرێمەر لیگ بوو لەلایەن محەممەد سەڵاحەوە کە بە باشترین یاریزانی وەرزی ئەمساڵی خولی پرێمەر لیگ هەڵبژێرا ئەمەش لە ساڵی 2010ەوە دووەم جارە سەلاح ئەم خەڵاتە دەباتەوە و ئەوەشی کە دەبێت سەلاح ئەمساڵ گۆڵکار و ئەسیستکاری پرێمەر لیگیش خۆیەتی و یەکێتی نووسەران سەلاحی دیاری کردووە و محەممەد سەلاح ڕێژەی لە 48 دەنگەکانی بردوێتەوە بە پێشکەوتنی لەگەڵ کیڤن دی بروین هەروەها لەسەر لەگەڵ دیکلان ڕایسا بۆیە بووە بە باشترین یاریزانی پرێمەر لیگ. چەند ئامارێکی سەلاح لەو کاتەوەی کاتۆتە پرێمەر لیگ ئەمە ئاماری گشتیە دواتر ئاماری ئەم وەرزەشەوەی کە پێڵبژێراوە بۆتان دەخەمە ڕوو کە سەلاح نزیکە لەوەی هەموو ڕیکۆردەکانی پرێمەر لیگ بشکێنێ یانی ئێستا ئاماری سەرەتای دەرکەوتنی لە پرێمەر لیگا لە کریستیانۆ ڕۆناڵدۆ باشتر دەرکەوتووە کە یەکێکە لە ئەسێرە ناوازەکانی پرێمەر لیگ بەڵام ئێستا سەلاح بەرەو ئەوە دەچێت کە هەموو سەروەریەکانی ئینگلتەرا و هەموو سەروەریەکانی لیڤەرپوڵ بکات بە ناوی خۆیەوە. محەممەد سەلاح تاوەکو ئێستا لە پرێمەر لیگا 189 یاری ئەنجام داوە کە ئەمە خۆی لە خۆیە ڕیکۆردێکی ناوازەیە بۆ محەممەد سەلاحی میسری کە ئەمەش دەستکەوتێکی گرنگە بۆ یاریزانە کە بەم شێوازە دەرکەوتووە لە یاریەکانی پرێمەر لیگ و هەروەها 190 گۆڵی تۆمار کردووە خاوەنی 47 ئەسیستە و 5 کارتی زەردی وەرگرتووە و یەکێک لە هەرە جوانەکانی سەلاحی ژەوەیە کە تاوکو ئێستا هیچ کارتێکی سووری وەرنەگرتووە و لە وەرزی ئەم ساڵیشا محەممەد سەلاح تاوکو ئێستا بە تۆمارکردنی 22 گۆڵ گۆڵکاری یەکەمی پرێمەر لیگە بە جیاوازی 5 گۆڵ لە پێش هەردوو ڕکابەرەکەی کە کریستیانۆ ڕۆناڵدۆ و هۆنسیۆن مینن کە بە جیاوازی 5 گۆڵ لە پێش هەردووشانەیە و لەگەڵ ئەمەشا ئەسیستکاری پرێمەر لیگە ئەسیستکاری پرێمەر لیگە لە پێش هەر یاریزانێکی دیکەوە کە هیچ یاریزانێکیش بەقەی محەممەد سەلاح ئەسێستی نەبووە کەوابێ ئەرقامەکانی سەلاح پێمان دەڵێ کە سەلاح باشترین یاریزانی پرێمەر لیگە و یەکێتی نووسەرانیش خۆتان نزانین لە ئینگلتەرا دوو خەڵات هەیە خەڵاتێکیان یەکێتی نووسەران دیاری دەکات کە پێم وابێ ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەم خەڵاتێک کە سەلاح وەریگرتووە لە ساڵ 1947 ئەم خەڵاتە دەیرێ لە ئینگلتەرا و خەڵاتێکی دیکەشیان بەڕێوەبەرانی پرێمەر لیگ و یاریزانان دیاری دەکەن کە باشترین یاریزانی خۆلەکە دیاری دەکەن بۆ هەردوو خەڵاتەکەش گرنگی خۆی هەیە بەڵام سەلاح ئێستا خەڵاتی یەکێتی نووسەرانی بردوێتەوە و دەنگێکی زۆر زۆریەناوە بە جیاوازێکی زۆر لەگەڵ ڕکابەرەکانی دیکە وەکو وتیشم سەلاح ئەگەر بێت و گرێبەستەکەی نوێ بکاتەوە دوور نییە هەموو ئەنجام و هەموو ڕیکۆردەکانی پرێمەر لیگ بکات بە ناوی خۆی و هەموو سەروەرەکانی پرێمەر لیگ بۆ خۆی بێت. دەچمە سەر یارەکانی ئەمڕۆی پرێمەر لیگ دواتر باس لە پاڵاوانبوونی ڕیال مەدرید دەکەم لە یارەکانی ئەمڕۆیە. طبعا ئەمڕۆ لە پرێمەر لیگ 6 یاری ئەنجام دەدرێت کە 6 یاری هەر یاریە و تایبەتمەندی خۆی هەیە. ئێمە یاری بە یاری قسەی لەسەر دەکەین و لەگەڵیشیدا شیکردنەوەی تەواوی بۆ ئەنجام دەدەین. دەستپێکی یاریەکان یاریی تایبەتمەندە کە یاریەکە پەیوەستە بە لووتکەی ڕیزبەندی پرێمەر لیگەوانێ کە ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ و هەروایانەی نیوکاسڵە. لیڤەرپوڵ بابردنەوەی لەم یاریە
جارێکی دیکە بە شێویش کاتی پێشەنگی ڕزمەندی وەردەگرێتەوە. نێوی یاریگای سان جیمز پارک بەردەوام یاریگایەکی زەحمەت بۆ لیڤەرپوڵ و بۆ هەجیانێکی دیکە کە یاری تێدا دەکات. بەردەوام یاریگای سان جیمز پارک یاریگایکی زەحمەت بووە. ئەمە جگە لەوەی پاژەوەی خاوەنددارە سعودیەکانیانەی نیوکاسڵیان گرتە دەست وهروە ئیدیهاویان کرد بە ڕانەر وهروە چەنگرێبەسێکیان بۆ تیپەکە ئەنجامدا لە پلەکانی کۆتای ڕزمەندیەوە ئەم تیپیان هێناوەتە ناوەڕاستی ڕزمەندی ئێستا لە پلەی نوێ من وەمانەوەیان لە پرێمەر لیگ مسۆگەر کردووە لە هەوڵدا بۆی بێتە پلەکانی پێشەوانێ بەڵام گەشتنی با پاڵاوانتی ئەوروپیەکانیش تا ڕادێ قورسە بۆی نزیک کۆتاییاتنی خولەکان لە بەرەوەی هێندەی نەماوە خولەکە کۆتایی بێت. کەوابێ ئەم یاریە یاری بەخشین نیوکاسڵ گواردیۆلا لە کۆنگرەکە باس لەوە دەکاڵێ هیوادارم نیوکاسڵ زۆرترین گۆڵ لە لیڤەرپوڵ تۆمار بکە. تەبان هەموو ڕایەنەرێک چاوەڕێی دیارە گەرەکە لە ڕکابەرەکەی هەموو تیپێک چاوەڕی دیاری ڕکابەرەکەی دەکات چونکە ئێستا لیڤەرپوڵ و مانچستەر سیتی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆیان نەماوە کۆتایی هاوڕوبەڕووبوونەوەی نێوانن تەنها بردنەوەی نازناوی پرێمەرلیگ کەوتۆتەوە سەر بردنەوەکانی خۆیان بە تایبەت بۆ مانچستەر سیتی ئەگەر یارەکانی خۆی بێتەوە بەبێ هیچ کێشەیەک دەبێتە پاڵەوان بەڵام لیڤەرپوڵ جگە لە بردنەوەی یارەکانی خۆی چاوەڕێی شکست یاخود یەکسانێکی مانچستەر سیتی دەکات لەبەرەوە سیتی چاوەڕێ و سوپرایزەیە کە نیوکاسڵ بۆی بکات وە بەردەوامیش ئێمە دەزانین یارەکانی ناو سان جیمز پارک بۆ لیڤەرپوڵ قورس بووە چەندین یاری بە زەحمەتیادا سەرکەوتنی تۆمار کردەوە لە وەرزی ڕابردووتیش بە گۆڵەکەی دیفۆگۆریجی کە لە خولەکەکانی کۆتایی تۆماری کرد بەوە سەرکەوتنی بەدەستێنا لەبەرەوە ئەمڕۆ یۆرگن کلۆپ لەبەردەم کارێکی زەحمەتە بەڵام لیڤەرپوڵ پاڵەوانبوونیەوە وەکۆی کلۆپ خۆی باسی کردووە ئەمساڵ پاژەوەی کەوتونەتەوە بارودۆخەوە دانەوێت ڕکابەری بردنەوەی نازناوی چواری بکەن بۆی لیڤەرپوڵ هەوڵی سەرکەوتن لەم یاریەدا دەدات. ئەستۆن ڤیلاکەی ستیڤن جەرارد بەرەو ناوچەی داوەزین هەنگاوینا ئەگەرچی سەرەتایکی باشی لە پرێمەر لیگە بوو بەڵام دوایی بەو جۆرە نەمایەوانێ ئەستۆن ڤیلا ئاستی بەتەواوی دابەزی و ئەنجامەکانی بەتەواوی ڕووی لە خراپی کرد کە ئێستا یەکێکە لەو تیپانەی کە بە شێوازی بیرکاری کەوتۆتە ئەو ناوچەی کە ڕکابەری مانەوە دەکات لە پرێمەر لیگ بەڵام تا ڕادێکی ژمانەوەی مسۆگەر کردووە بە پێی خاڵ و ڕیزمەندی یانەکان ئەگەر لێ بکۆڵینەوەنێ لەبەرەوە ئەستۆن ڤیلا ینی هیچی وایەکی نەماوە لە پرێمەر لیگا تەنها بەردەوامیدانە بە یاریەکانی نۆرویچ سیتی لە داوەزین نزیکە هەر شکستێکی نۆرویچ سیتی یاخود یەکسان بوون چاوەڕێ بکەن بە فەرمی یەکلابوونەوەی نۆرویچ سیتی داوەزینی بۆ ڕیزی یان لە پلەیەکەکانی ئینگلترا یاخود چامپیۆنشیپ یەکلا دەبێتەوە. یەکێکی تر لە یاریەکان ڕوبەڕووبوونەوەی ساوسامتن و کریستال پاڵاسە کە تا ڕادێک ڕوبەڕووبوونەوەیەکە بۆ گەیشتن بە پاڵەوانەتی کۆنفرانس لیگ بەڵام ئەمیش بەم شێوەیە ئەهمیەتی نابێ و لەو جۆرانیە. ڕوبەڕووبوونەوەیکی یەجگار گرنگ ڕوبەڕووبوونەوەی واتفۆرد و بێرنلیە کە ڕوبەڕووبوونەوەی شەڕیمانەوەیە. واتفۆرد ئەگەر بێت و سەرکەوتن بەسەر بێرنلی تۆمارکە قەفزەیەک دەگا بەوەی کە لە یارەکانی پرێمەر لیگ هەوڵی بەرداوم باوە بێرنلی بەبردنەوەی لە میاریەیە پێش ئێڤەرتۆن دەکەوێتەوە بەرەو هەنگاوەکانی بەرەومانەوە بەکاریشە ڕاستە هەنگاوەڵ دەگرێت لە بەرەو یاریشی تایبەتمەندە وڵڤز و برایتۆن بە ئامان شێوە یاریەکی دوور لە ڕکابەری بەبێ ئیجامانجەکە تەنها وڵڤزە کە بەشداری یۆرۆلیگ دەکا. لیدز یونایتد و مانچستەر سیتی لیدز یونایتد پێویستێکی زۆری بەمیانەیە بە سەرکەوتنە بۆ زەمانکردنی مانەوەی لە یارەکانی پرێمەر لیگ چونکە لیدز کەوتۆتە ناوچەیەکی مەترسیدارەوە کە پێویستی بە بردنەوەی بۆ زەمانکردنی مانەوەی لە یارەکانی پرێمەر لیگ لە لایەکی دیکەەوە مانچستەر سیتی لە بیرروهۆشی ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدرید کە ئەمە هەمان شێوە لیڤەرپوڵیش لە بیرروهۆشی ڕوبەڕووبوونەوەی ڤیاڕیال دەبێتە میوانی لیدز و بێگومان ئەم یاریە بۆ تیپەکەی گواردیۆلا و کە ڕوبەڕووی تیپەکەی جسی مارش دەبێتەوە بێگومان چاوەڕێ دەکرێت یارێکی قورس بێت چونکە لیدز شەڕیمانەوە دەکات و گواردیۆلاش بیری لای یاری ڕیال مەدریدەوە لامان کاتیشدا شەڕی بەردەوامیدان بە لووتکەی پرێمەر لیگ دەکات بۆیە ئەمڕۆ یارەکانی پرێمەر لیگ کۆمەڵە یاری تایبەتمەندن کە ینی تایبەتمەندی دەکرێت لە سیرکردنیان دەچمە لای کۆمنتەکان پێشەوەی بچمە سەر باسی ڕیال مەدرید
کاکسان سڵاو لە بەڕێزیشت کە عەبدوڕەزاقی بەڕێز سڵاو لە تۆش خاسمبانی زێباری دەڵێت ئەمساڵ یاری کۆتایی چامپیۆنز لیگ کەی دەکرێت یاری کۆتایی چامپیۆنز لیگ مانگی 5 دەکرێت بەڵام بە دیاریکراوی نازانم یانزەی 5 یاخود حەڤەی 5 دڵنیانیم و واتەکیدم لی نەکردوێتوانێ بەڵام لە مانگی 5 یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەنجام دەدرێت. لە کۆمنتەکانی دیکە کاک جەمال ئەڵێت کاک محەممەد وەکاری داوەزینی ئاستی مێسی بەڕای تۆ چێیانەوە تا کەس پاسی بۆ ناکات نە نێمار نە مپامپی یاخود هەڵکشانی تەمەنی. وەڵا ساس وەکو باسم لەوە کرد یاری کۆتایی چامپیۆنز لیگیش کاک قاسم ئەکەوێتە 28 پێنجوانێ. کاک جەمال وەڵا من ڤیددیۆیەکی تایبەتم کرد لەسەر میسی و باسم لە هۆکارەکان کردەوە پێم وایە هۆکاری یەکەم هەڵبژاردننی هەڵی میسی بوو لە یاریکردنی بۆ پاریس سەن ژەرمان. هۆکاری دوم شێواز یاریکردنی ماوریسیۆ پۆچتینۆیە کە لەگەڵ شێواز یاریکردنی ئەم یاریزانەدا ناگونجێ. هۆکاری سێمی ژەوەیە کە سەقافەتی یاریزانەکانی دیکەی پاریس سەن ژەرمان ڕەنگە نێمار هاوڕێکی نزیک بێ بەڵام سەقافەتی یاریکردن سەقافەتی دڵسۆزی یاریکردن بۆ نمونە ئەوەی لە نێوان مێسی و نیمار و سوارێزا بوو چاوەڕێ مەکە لە نێوان نێمار و مپامپی و مێسیان ڕووباتەوە. ئەم سەقافەتە لای زۆر یاریزان نییە لای زۆر تیپ دروست نابێ لای زۆر کارگەڕی یا لای زۆر ڕایەنەر دروست نابێ. لەبەرەوە مێسی کەوتۆتە ناو ئەم کێشە و مەعمەعایی ناو پاریس سەن ژەرمان و بڕیارێکی نادروستی هەڵبژاردننی پاریس سەن ژەرمان و نامرتاحیکی زۆر باڵی بەسەرم کوڕەدا کێشا لە وەرزێم ساڵە بۆیە میسی بەم جۆر ڕێگنا مێسی ڕاستە ئاستی داوەزی و تەمەنی هەڵکشاوە بەڵام لە ئەرژەنتین کە یاری دەکات وەڵامی دایم وەڵامێکی ترمان پێ دەڵێ بۆیە یانی ناتوانین شتی کولی بڵین لەسەر مێسی. کۆمنتی دیکە ئەگەراتی بێ پێشببینیت بۆ یاری سیتی و لیدس وەڵا باسم کرد ئەبولاڤین باسی ئەوم کرد وتم یاریی زەحمەتە بۆ سیتی لەبەرەوەی سیتی بیری لا یاری ڕێڵمەدیدە و لە بەرامبەردا لیدس بۆ مانەوە زەڕورە بەڵام تیپەکەی گواردیۆلا و مانچستەر سیتی هەموو کاتێک بەرامبەر هەر تیپێکی پرێمەر لیگ پێگاتی چێندە تۆکمەیان پێیە کە دەتوانن سەرکەوتن بەسەر ڕکابەرەکە تۆمار کرد بەڵام ئامانجی تیپەکان لێرەدا یارەکان لە ڕکابەرەکان قورس دەکات. کاکێوان کۆیی دەڵێت کاک محەممەدەگەری یارینەکردنی ئالابا لە یارەکەی مانچستەر سیتی زۆرە ئایا ناچۆ شوێنی ئالابای پێپڕ دەکرێتەوانێ. کاک کێوان حەز ینی هەرچەنە زووە بۆەوە قسە لەسەرەوە بکەین بەڵام ناچۆ بووکو بڵی بەرگریکارێکی کامڵ و ئەو جۆرە بەرگریکارە بوو بێ کە بتوانێت بەم جۆرە دەرکەوێت نەخێر ناتوانێت شوێنی ئالابا پڕکاتەوە بەڵام ئەوە ڕیتمی یاریکردنی ڕیاڵ مەدریدە ئەوە ئەو شێواز یاریکردنەی کە ئەنچیلۆتی لە یاری بەرامبەر مانچستەر سیتی لە یاری گەڕانەوە پیادەی ئەکا دەری دەخا کە ناچۆ مامەڵی لەگەڵ ئەم شێواز یاریکردنە پێدەکرێیانە بۆ هەر ناچۆ یعنی ئەو پەنگانەی میلیتاوە یاگە بە زمانی خۆی بڵێن ئەو ڕشتانەی میلیتاوی کە باوەڕکە ناچۆ نێکردو لە وەرزیام ساڵە ڕاستە میلیتا و ئالابا دوانەیەکی جوان بوون لە وەرزیام ساڵە کە بە کۆی گشتی بە ڕێتینگی گشتی وەریانگرین ئەتوانین بڵێن 170 بۆ 75 ئەم دوانە بە شێوەیەکی باش سەرکرداتی هەڵی بەرگری ڕیاڵ مەدریدیان کردووە بەڵام بەرپرسیارەتی هەڵەکانی بەرگریکارانی ڕیاڵ مەدرید ناچۆ بەرپرسیاری یەکەم نییە ئەگەر بێتەوە سەر بەرپرسیارەتی بگرە بەرپرسیاری یەکەم میلیتاوە ینی میلیتاو زۆرترین جار کەوتۆتە هەڵەوە تاوەکو ناچۆ ڕاستە ئاستی میلیتاو بەرچەم پێ دەڵێم میلیتاو ئالابا لە 170 بۆ 75 دوانەیەکی زۆر باشیێڵی بەرگریان بۆیانی ڕیاڵ مەدرید دروست کردووە بەڵام ئەگەر مۆزوعەکە ناچۆ بێ و لەوەی کە شوێنی ئالابا پڕ بکاتەوانێ ئەو شێواز یاریکردنی ڕیاڵ مەدرید لەو یاریەدا زۆر گرنگە بێ و شوێنی ئالابا پڕ نابێتەوە ئینسیجامی میلیتا و ناچۆ ڕەنگە قورستر بێ لەو ئینسیجامی کە ئەو لێکتێگەشتنی کە ئێستا لە نێوان میلیتا و ئالابا تا ڕادێک دروست بووە بۆیە کارەکان قورسن بەڵام لێو بڕوایم هەموو کارێک بکە
پێنتۆس و یانی ڕیال مەدرید بۆی کە ئالابا بۆ یارەکەی مانچستەر سیتی ئامادە بێت بە تایبەت کە یارەکە ڕۆژی چوارشەممە دەکرێت لەبەرەوە ئەگەرێک هەیە کە ئامادە بن. دەچمە سەر خولی لیگەی ئیسپانی و ئەوەی دەمەوێت قسەی لەسەر بکەم ئەمڕۆ تایبەتە بە ئاگاداربوونی ئەگەری بوون بە پاڵەوانی یانی ڕیال مەدرید لە خولی لیگەی ئیسپانی کە ئەمڕۆ یاریی تایبەتمەندە بۆ یانی ڕیال مەدرید و تێیدا ڕیال مەدرید دەتوانێت ئاهەنگی بردنەوەی نازناوی لالیگا بۆ خۆی بجێڕێ و کارەکە بە تەواوی کۆتایی پێبێنێت کە لە کۆی 5 هەفتە ڕیال مەدرید پێویستی بە تەنها خاڵێکە. ئەوەی گرنگە بۆ ڕیال مەدرید ئەمڕۆ لایەنی دەرونی ئەم تیپێ. ئەم تیپە ئەمڕۆ دەبێت بە هەموو بارودۆخەکان بە هەموو ئەگەرەکان بە کەمترین ماندووبوونەوە کە من ئەمە پێداگری لە سەرەکەمەوە چ بۆ سیتی چ بۆ لیڤەرپۆڵ چ بۆ ڕیال مەدرید یعنی ئەوەی کە دەرفەتی کەم بۆتوانێت تەنها ڤیاڕیاڵە بە کەمترین ماندووبوونەوە یارەکان تاو بکەن چونکە کۆتایی وەرزە پێکانی یاریزانەکان ئەگەر لە ناوەڕاستی وەرز و لە سەرەتای وەرزە ئەگەری لێدانێک بۆی کە جەستەی یاریزان بە تەواوی ئامادەکراوە بۆ دەستپێکی وەرزەکە ئەگەر ڕێژەی پێکانی لە 125 بێ ئێستا بۆهۆی ماندووبوونی ئەم جەستەیە و بۆی ڕانانکردنی بەردەوام و بۆی بەرەو کۆتایەتنی وەرزەکە ئێستا ڕێژەی ئەگەری بوون بە پێکان لە 175 واتە کێرڤی ئەگەری پێکانی یاریزانەکان ئێجگار بەرز بۆ تۆ لەبەرەوە زۆر گرنگە بۆ هەر تیپێک بە کەمترین ماندووبوون یارەکان لە سوودی خۆی تاو بکات. ڕیال مەدرید لە ڕوبەڕووبوونەوەی ئیسپانیۆ لا پێویستی بە تەنها خاڵەکە ئەوەی کە باسیش کراوە لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە ئەنچیلۆتی باسی لەوە کردووە کە زۆرێک لە یاریزانەکانی یعنی هەوڵی یەدەکردنیان دەدرێت ڕاستە چەند یاریزانێک بۆی پێکان و کارتەکانەوە دوورکەوتونەتەوە بەڵام ڕیال مەدرید ئەم یاریە هەوڵ دەدات بە کۆمەڵە یاریزانی یەدەگەوە بەشداری بکات و تەنانەت ئەنچیلۆتی باسی لەوەش کردووە کە لەگەڵ یاریکردنی ڤینیسیۆس و کەریم بنزیمەدا بەڵام بژاردەیەکی باشیش دەبێت گەر پشوویەکی تاوەرگرن بۆ یاری مانچستەر سیتی چونکە ڕیال مەدرید لە وەرزی ئەم ساڵا کاتێک وەرزەکە دەستی پێکردو من بە دڵنیایی پێتان دەڵێم ئامانجی ڕیال مەدرید تەنها و تەنها بردنەوەی نازناوی خولی لیگەی ئیسپانی بووە لە هێنانی ئەنچیلۆتی لەوەی کە ئەنچیلۆتی هاتووە ئەو بۆ کە ڕکابەری بکەن کە تەنانەت ڕکابەریش بکەن بۆ بردنەوەی نازناوی خولی لیگەی ئیسپانی چونکە وەرزی ڕابردوو ڕیال مەدرید دەست بەتاڵ بۆ و مێرکاتۆیەکی ناوازیان ئەنجام نایەوە کات تیپەکە کە تەکلیفێکی زۆری لێ بکرێت. لەبەرەوە ڕیال مەدرید ئەم کاری کە بە ئەنجامی گەیانوە کارێکی ناوازە بۆ لە وەرزی ئەم ساڵ سەر ڕای نوقسانێکی زۆر لە پێگاتەکەی بەڵام لەگەڵ بارودۆخەکە خۆی گونجانووە و خولی ئیسپانی لە تەنها خاڵێکەوە نزیکە. و ناچاریشە بەم پشودانەیە کە ئێستا کەوتۆتە ئەمری واقعەوە لە چامپیۆنز لیگیشە هاتوۆتە قۆناغی چوارگۆشەی زێڕین تازە بە ناچاری بووە بە تیپێکی ڕکابەت بووە بە تیپێک کە دەرفەتی ئەوەی لە بەردەمدا بگاتە یاری کۆتایی لەبەرەوەی مانچستەر سیتی بەو ئاستەی پێشکەشی کرد لە یاری چووندا کە شیاوی کوشتنی ڕیال مەدرید بوو دەرفەتی سەرکەوتنی یاوەتەوە ڕیال مەدرید کە لە یاری گەڕانەوە چانسی سەرکەوتنیە بێ و ئەگەر ڕیال مەدرید نیو ئەوەی ئەتلەتیکۆ مەدرید کاکە لە نێو یاریگای واندا میترۆپۆلیتانۆ بۆ مانچستەر سیتیان کرد لەو باوەڕەیەم ڕیال مەدرید بتوانێت گەیشتن بە قۆناغی داهاتوون سۆگەر بکات چونکە یعنی من تەرکیزەکەمەوە سەر ئەم قسەیە ڕیال مەدرید لە نێو یاریگای ئیتیحادا بە بڕوای من هیچی نەکرد 3 گۆڵی کرد کەوابێ هێڵی بەرگری مانچستەر سیتی لە کێشەیە هێڵی بەرگری مانچستەر سیتی لە کێشە چونکە ڕیال مەدرید هیچی نەکرد و ئاسێکی وای پێشکەش نەکرد 3 گۆڵی لە مانچستەر سیتی کرد بەڵام مانچستەر سیتی هەموو شتێکی کرد کۆنتترۆلی یاریگای کرد ڕیال مەدریدی خستە هەڵەوە و یعنی بارودۆخێکی زۆر نەخوازرای بەسەر ڕیال مەدرید دێنا 4 گۆڵی بۆ تۆمار کرا کە ئەبوو زیاتری تۆمار کردا بەڵام سەرباقی و هەمووە ینی سەری ئەم پێوەرە بکەن مانچستەر سیتی هەموو شتێکی کرد 4 گۆڵی کرد ڕیال مەدرید هیچی نەکرد بەڵام سەلمانی کێڵی بەرگری مانچستەر سیتی هەڵی زۆری تایە و ئەکرێ سوود لەو فەراغانە وەرگرێن بۆی قەناسی یاریزانەکانیانەوە لە هەر کاتێکا بێ زەفەری گۆڵ بێنن لەبەرەوە ڕیال مەدرید لە هیچ چاس 3 گۆڵی کرد ئەگەر ڕیال مەدرید شتکە ناتوانێت لە سەربەرگریکارانی مانچستەر سیتی سەرکێ پێگومان دەتوانێت لەبەرەوە تموحی ڕیال مەدرید ئێستا یەکلاکردنەوەی نازناوی خولی لیگەی ئیسپانیا بە زووترین کات و بیرکردنەوەی لە ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی لە کاتێکدا مانچستەر سیتیش ئەرکی زەحمەتە ئەمڕۆ یاریی قورس چاوەڕێی دەکات بەرامبەر لیدز وەکوتم لیدز شەڕیمانەوە دەکات
و لەمان کادا بیری لای یانی ڕیاڵمەدی دەکات چاوەڕێ دەکرێت ئەمڕۆژ خولی لیگەی ئیسپانی یەکلا بێتەوە ئەڵمانیا یەکلا بووە فەڕەنسا یەکلا بووە ئیسپانیاش ئەمڕۆ باگەرێکی زۆر یەکلا دەبێتەوە شەڕە گەورەکە لە ئیتالیا و ئینگلتەرا بەردەوامە بێ گەشتی شیکاری وەرچەم ڕۆژ کۆتاییات بەخواتان ئەسپێرم هەر شادن. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە بێ هیچ دوودڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیشت ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز.